با ثروت مسعود بارزانی چنده؟ هندی جا دبین 600 میلیارد، هندی دبین 48 میلیارد، هندی دبین 100 میلیارد. اوه کس نزانن ثروت من چنده؟ از خوب دولمندترین کس زانن سروی جیهانی. چەندین پێگەدەی سەلمێنێت بازرگانی خێزانەکەی بارزانی لە ئەفریقاوە تاکو و سویسرا درێژ دەبێتەوە. پارەسوی دەکەنەوە. کۆمپانیای خانوبەرە و فڕۆکەوانیان هەیە. جلوبەرگی دەریایی و دەرمان دەفرۆشن و بەنزین و بیرەنەوت و دەیان جۆر بازرگانیەکەن. لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بارزانیەکان داهاتی کوردستانیان بۆ پرۆژە تایبەتیەکانیان بەکارهێناوە. ئەوە ژوای کردووە هیچ کەس لە ئەندامانی خێزانی بارزانی نییە کەمتر لە 1 ملیار دلار داهاتی نەبێت. اوه کس نزانن ثروت من چنده؟ از خوب دولمندترین کس زانم سروی جیهانی. با گوێرەی راپۆرتێکی پێگەیەنی شەفەقی تورکی تا ساڵی 2014 مەسعود بارزانی بەهای سامانەکەی لە دەروی وڵات گەیشتۆتە 55 میلیارد دلار. ئەو پارەیە داهاتی نەوت و پرۆژەکانێتی لە دوبەی و مارات و ئەنتالیا. تەنانەت پارەکانی بارزانی گەیشتونەتە ئەفریقا. ئێستا ئاسی سامانەکەی بارزانی بۆ سەر و 6 میلیارد دلار هەڵکشاوە. مسرور بارزانی کە ئێستا سەرۆکی حکوومەتە تەنها لە ئەوروپا 42 میلیارد دلاری هەیە و سەدان پرۆژە و دەیان ڤێلا و شوقەی گرانبای هەیە. بە گوێرەی قسەیەم پێگەیە ڤێلاکانی مسرور بارزانی ئێستا لە تەنیشت بزنسمان و ئەستێرەکانی هۆلیوودەوەن. بۆیە ئێستا سامانی مسرور بارزانی نزیک دەبێتەوە لە سامانی بیل گەیتس. منسوور بارزانی کوڕی دووەمی مەسعود بارزانیە. باوتەی خێزانەکەی سوودا بە خۆشدامان کە 14 میلیۆن دلاری پێداوە بۆ کڕینی شوقەیەک لە لەندەن. چ کاتێک ئەو ئیفلاسی کردبێ ئەو کاتە ملیۆنێرە. من خۆم وەکو پێشمەرگەیەک هەر کەسێک با پلەی 1 و 2 بەلای خێزانی بارزانی ڕۆشت بێت یان بۆتە مۆڵتی ملیۆنێر یان ملیارێر. زۆرینەی سامانەکەشیان بردۆتە دەرەوەی وڵات لە کوردستانیش ستەمی بەردەوام لە بازرگانان و هاوڵاتیانەکە. جەنابی سەرۆک ئاگادار بە دەستی زاڵم و گەندەڵکار تاکو ئەمڕۆ باڵا دەستە لەسەر مافەڕەواکانم. سەید باقیچێکە لە وەبرهێنەرە دێرینەکانی هەولێر و خاوەنی پرۆژەی پارکی سامی عەبدوڕەحمان. برایەکی مەسعود بارزانی دەستی بەسەر مڵک و ماڵەکەی گرتووە. ماوەی چەندین ساڵە مایە پوچیان کردووە. هاوکات خەڵک لە کوردستان لە سەرەی موچە دەمرن و لە سەرەی بەنزیندا دەسووتێن. بەڵام خێزانی بارزانی بە پارەی هاوڵاتیانی کوردستان لەو پەڕی ژیانێکی خۆش داژین. تەنانەت نایەنەوێ بە کۆمێنتێک ئازار بدرێن. هەر بۆیە ئەم نووسەرە کووردە لەسەر ئەم وێنەی ناسر بارزانی نووسی بووی لە سەرەی بەنزین وەستاوی. ڕاستە و خۆ نووسەرەکەی بلۆکە. ژیان بۆ ئەوان وایە بۆ خەڵکی هەژاریش بەم شێوەیە.